ئەو شەڕە من مەکە من کە ئەوە بوو قسەی خەڵک تو بۆکەم مامۆسایەکی ئاینی ماڵی ئاوا بێ وتی بۆ شەڕمەند پیاوە فرۆشن بڕۆن لە فڵان دادگا دوو مقاول ژنەکانیان گۆڕیوەتەوانێ و یەکێکیان پەشیمان بۆ تۆ لە محکەمەیە حەسمیکەن ئەمە ئەمە لێت گەشتە دادگا بەڕێزێک محقق عەدلی ماڵی ئاوا بێ لە شوێنێکی ترەوانێ وتی ئەوەی نەیود من نەیڵێم وتی چۆن مەیدانی ئاژەڵ هەیە مەیدانی نێربازەکان هەیە چوینەتە مەکتەب ئەوانێ بە زۆر ئافرەتەیە کچێ دووگیان بۆ بەوی دایک و بۆی نەیکوژن لاودەستی مەکتەبەکانە مناڵەکان پێفڕێیا بە قوربان لە ناو جانتاکانیانە دەیان ئەندامی نێرینیان دۆزیوە دو فلیمی جنسێت چی شت زۆر خراپ هەیە ئێمە مشکیلەمان چییە؟ ئەمە نابێتە بۆمبێک بتەقێتەوە وردە وردە بۆ نەتەقیوەتەوە بۆ ئێستا نەتەقیوەتەوە بەس هەموو کەس پێی نەزانیوە کاکە تۆ لە شوێنێکە ڕۆژی 20 کچ بخوار 18 ساڵ چیە ڤیدیۆی خۆی بۆ خەڵک بنێر نازان چییە زۆر دایک و باوکێ نازانێ مناڵەکەی ئەوی تیاکە ئێمە باسیەکەین بەس ئاگای لی نییە ئەزای بۆ ئاگاینە لەبان تا ئێوارێ لە دەرەوەیە یا خۆی خەریک فەیسبووکە ئاگەی لە مناڵەکەی نییە ئەیتر نازانم مناڵیش خۆ دەزانین چیەکە کێشەی گەورەمان زۆر هەیە ئێمە ئەمانەوەکو زەنگ بە کۆمەڵگای بەڵێنێ فریاکەون دایک و باوک با لەمە خراپتر نەبێ کۆمەلگایکی بۆیە من هەر کەسێ کارێکی باشەکە دەستخۆشی لەکەین کاکە کۆمەلگای کوردی ئەم هەموو شەهیدەیە ئەم هەموو ئەنفاکمە بۆ ئەوە بوو کۆمەلگاکەمان بمێنێتەوە یعنی ئەم خەڵکە چوو بەو شاخە ئەم هەموو قوربانی درا بۆ بوو کۆمەلگای کوردی بگاتەوە لە ناو ماڵەکانمانە مەلهاو و شوێنی لە فرۆشی هەبێ بگاتەوە کچەکانمان بەم شێوەی مامەڵیان لەگەڵا بکرێ بگاتە ئەوەی ئەیتر کەبی ینی نیە من زۆر جام چڕکم پیاکە باسییان دێ شتەکەی و من نەزانم زۆر کەسەیە پێی خۆشنی و قساناکەین زۆر کەسیش قسەی سوکیشمان پێڵە بەڵام من زەمیری خۆم مرتاحەکەم ئەم ڕۆیە بەیانیە ماڵاوای لەم دنیاەکەین ئەڵێن ئەمە هەبوو دوایی بابکمەڵێ چونکە بە شتێک ڕوبەڕووی خوای گەورە بمەوەڵم ئەڵم کاکە جان پێم وتی چکە هەندێک شت هەیە کاک زانەکە تۆ بیزانی نەیڵی تاوانە بەشکم کەسێک پێیا بێ بڵێ تۆ بۆ نەوت من چاکمە کرد ئەوە وتم دەفەرمودە چاکی